بەناوی خوای گەورە و میهرەبان جوانترین سڵاویەمەتان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کا لە بەرنامەیەکی دیکەی پەیامی ڕۆژ دووباراتینەوە خزمەتتان بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە بە هیوای ئەوەی کاتەوەی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژ لە چەند تەوەرێکی سەرەکی پێکاتوە. تەوەری یەکەممان بە ناونیشانی لەوەی کە پەروەردەی جیاوازی بینی پەروەردەیەکی مزگەوت یاخۆت پەروەردەی کافتریاکان دەبینین لە ڕابردوودا هەندێک تاوانی کۆمەڵایەتی کە ئەنجام دەدێت بە تایبەتی گەنجانێک کە تەمەنیان لە نێوان 15 بۆ 25 ساڵدایە زۆربەی ئەم تاوانە کۆمەڵایەتیانەی کە ڕوودەدەن بۆیە دەمانوێت بزانین ئایا ئەم گەنجانە پەروەردەی کوێن نێرگە لە خانەکان و کافتریاکان یاخۆت پەروەردەی مزگەوتن. لە تازەترین ڕوودا و کارەساتە چەند ڕۆژی ڕابردوو لە هەولێر بینیمان کە چۆن پیاوێک با نوێژی بەیانی درایە بەر چەقۆ لەلایەن گەنجێکی تەمەن 21 ساڵەوە. بۆیە ئەم تەوەرە ئەمڕۆ ناونیشانی بابەتی یەکەمی پەیامی ڕۆژە. تەوەری دووەمیشمان ماوەی چەندین ڕۆژە گەنجێکی شاری سلێمانی کە لە ئێستادا سزا دراوە لە بەندیخانەکانی یا لە چاکسازی گەورانی سلێمانیدایە مانی لا خواردن و خواردنەوە گرتووە دەمی خۆشی دووریوەتەوە. دوێنێ کە سوکارەکەی لە بەردەم دادگای سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان ساز کردو ئەم ڕۆیمە دەمانەوێت بە ئامادەبوونی نزیکترین کەسی ئەو سزادراوە کەویش هەستیار وشیارە بزانین دۆسیەی هەستیار وشیار چیە داواکاری کە سوکارەکەیان چۆنە. تەوەری سێمی بەرنامەکەشمان تەوەرێکی تۆمارکراوە کە باس لە وەرزش و لەش ساغی دەکات لەگەڵ چەند ڕاپۆرت و زانیاریەک و ڕووماڵی پەیامبێران تا کۆتایی بەرنامە لەگەڵمانابن لە خزمەتتان داین. وەڵایزان سەرتاش دەچینە لای ڕەوشی کەشەوەی سەرجەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەچینە لای بڕگەی نرخی دراوەکان و بزانینەوە هەڵ و گۆڕانەی کە بەسەر نرخی دراوەکان داهاتوە بەرامبەر بە دیناری عێراقی چۆن. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە بڕگەی کێمیشەی پرۆگرامەکەی و باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینەریان بین. نۆزدەی دوی ساڵی 1459 بۆ جاری دووەم سوڵتان محەممەد فاتح وەک سوڵتانی عوسمانی تاجی سوڵتانی لەسەر نایەوە. ئەوەش بەهۆی کاریگەری و فراوانخوازیەکانی ناوبراوە بوو بۆ زیادکردنی سنووری جوگرافی دەوڵەتی عوسمانی. ڕۆژی هەشتی دوی ساڵی 1451 سوڵتان محەممەد فاتح وەگێکێک لە سوڵتانە گەنج و بەهێزەکانی عوسمانی حوتەم دەسەڵاتی ئیمپراتۆرەتی عوسمانی گرتە دەست لە تەمەنی 22 ساڵیدا.
محەممەد فاتیح یەکێک بوو لە ئازاترین و بەناوبانگترین سوڵتانەکانی عوسمانی ئەو توانی ساڵی 1453 ئیمپراتۆریەتی بێزەنتیەکان بە چۆکدا بهێنێت و بیخاتە سەر قەڵەمڕەوی ئیسلامیەوە و ناوی پایتەختەکەشیان لە قوستەنتەنیەوە بگۆڕێت و بیکات بە ئیسلامبول. بەو ڕزگارکردنەش بووە خاوەن مژدەی پێغەمبەری خوددا درودی خوای لێبێ لە ئازادکردنی ئەو خاکەدا. محەممەد فاتیح لە سەردەمی داتوانی ناوخۆی وڵات ڕێک بخاتەوە و سنوور و سیاسەتی دەرەوەی دەوڵەتەکەشی بپارێزێ و لە سەردەمی ئەودا شکۆ و پێگەی کاریگەر بۆ مسلمانان بگەڕێنێتەوە و مەترسی و هێرشی دەرەکی ئەوروپی و خاچپەرستەکانیش بوەستێنێت. سوڵتان محەممەد فاتیح بە یەکێک لەو سێ کوچکەیە دادەنرێت کە زۆرترین کاریگەریان هەبووە لە زیادکردنی سنووری مسلمانان و تێکشکاندنی سوپا و هێرشی خاچپەرستەکان کە ئەوانیش بریتی بوون لە تاریخی کوڕی زیادی ئەمازیغی و سوڵتان سەلاحەددینی ئەیوبی کوردی و سوڵتان محەممەد فاتیحی تورکی. 19 ساڵی 2008 فیدل کاسترۆ دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاند لە سەرۆکایەتی کوبا دوای نزیکەی 50 ساڵ حکمکردن. فیدل کاسترۆ ڕۆژی 16 ساڵی 1959 بووە سەرۆکی حکومەتی کوبا دوای هەڵمەتێک کە پێی هەستا بە دوورخستنەوەی دیکتاتۆر فۆلگینسیۆ باتێستا. فیدل کاسترۆ بە یەکێک لە سەرۆکە ماوە درێژەکان دادەنرێت کە ماوەی 50 ساڵ سەرۆکی کوبا بوو بە یەکێکیش لە دژ و نارەکانی ئەمریکا و سیستەمی سەرمایەداری دادەنرا و بە گوتەی نزیکەکانی و میدیاکانی نزیک لە خۆی لە ماوەی ژیانیدا 680 جار هەوڵی تیرۆرکردنی دراوە. فیدل کاسترۆ 18 ساڵی 1926 لە کوبا لەدایک بووە و ڕۆژی 25 یانزەی ساڵی 2016 لە تەمەنی 90 ساڵیدا و لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان کۆچی دوایی کرد. 19 ساڵی 2011 ڕوودانی جەنگی بەنغازی لە ساتی شۆڕشی 7 فێبرایر لە نێوان یەکە سەربازیەکانی سەربەڕژێمی موعەمەر قەزافی و شۆڕژگەڕاندا کە بە یەکێک لە جەنگە خوێناوی و گرنگەکاندا دەنرا و شۆڕژگەڕان گورزێکی کوشندەیان لە هێزەکانی قەزافی وەشاند و خۆپیشاندانەکانیش زیاتر بەرەو توندوتیژی و ڕەتکردنەوەی دەسەڵاتەکەی قەزافی هەنگاویان هەڵدەهێنایەوە. ئەگەر کورتەیەک لەو ڕووداوانەی چەند ڕۆژی ڕابردوو هەڵبدەینەوە سیر دەکەین ئەوانەی کە ڕوبەڕووی تاوانە کۆمەڵاتیەکان دەبنەوە هەمویان لە گەنجی تازە پێگەشتون لە نێوان تەمەنی 15 بۆ 25 ساڵ. لە تازەتریندا کە دوێنێ باندێکی دزیکردن لە سلێمانی دەستگیر دەکرێن 50 ماتۆڕێکیان دزیوە تەمەنیان لە نێوان 16 بۆ 20 ساڵە. لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەولێر کە گەنجێکی تەمەن 21 ساڵ بە چەخۆ پەلاماری نوێژخوێنێک دەدات بە نوێژی بەیانی بەبێەوەی هۆکارەکەی ئاشکرا بکرێت بەبێەوەی کە ڕەنگە پێشتر نوێژخوێنەشی نەبینی بێت کە کابراایەکی زۆر بە تەمەن و بە ساڵات چووە دەیداتە بەر چەقۆ دەیکوژێت. زۆر لە تاوانە کۆمەڵاتیەکانی دیکە لە چەند ساڵی ڕابردوو تا ئێستا کە ڕوو دەدەن هەموو ئەمانە گەنجن، بەڵام پێویستە ئەو پرسیارە بکرێت ئایا ئەم گەنجانە بۆچی ڕوبەڕووی ئەم تاوانە کۆمەڵایەتیانە دەکرێنەوە و ئایا خەلەل یا گرفت لە پەروەردەکردنی تاکە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی گەنجان یاخود نا کوێ هۆکارە بۆ بەڕێمێنانی ئەم جۆرە تاوانە کۆمەڵایەتیانە و ئەم جۆرە گەنجانەی کە ڕوبەڕووی تاوانی کۆمەڵایەتی دەبنەوە. بۆیە ناونیشانی تەوەری یەکەمی پەیامی ڕۆژ پەروەردەکردنی گەنجانمان لە نێوان مزگەوت و کافتریاکانە بزانین پەروەردەی کام لایەن باشترەوە ئەم تاوانە کۆمەڵایەتیانە بەرهەمی کام لایەنە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەکبەر غەریب شارەزا یارنووسەر لە حیزبی ئیسلامیمان کردو. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتەیە خۆ بەخێر بێت. سپاس بۆ تۆ خان. ئەگەر لێەوە دەست پێ بکەین تاوانە کۆمەڵایەتیەکان پێمان دەڵێت گەنجەکان تەمەنیان لە نێوان 15 بۆ 25 واتە ئەمانە نەقسی تاوانەکانیان نەتوانین بڵین لە هۆکاری پەروەردەکردنەکانە یا گرفتە کۆمەڵایەتیەکانە. بەڵێ دیارە بە ناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان. سپاس بۆ ستافە جوانە، سپاس بۆ بینەرانی خۆشەویست. پێش هەموو شتێ باسی هۆکارەکانی پشتی ئەم ڕووداوانە بکەین. زۆر گرنگە ئێمە باسی پێگە و سەنگی گەنجکەین لە کۆمەڵگادا بزانین گەنج چییە، چی پێناسەیەک وەرەگرێ. زمانی کوردی یعنی ئەتوانم بڵێم زمانی کوردی یەکێک لەو زاراوەی جوانانەی کە لە فەرهەنگی کوردیە هەیە داڕشتنی زاراوەی وشەی گەنجە بۆ ئەو توێژەدایان ناوە. یعنی بە مانایەکی تر بۆیە وشەی گەنجیان بۆ ئەم توێژە داناوە. بەڕاستی ئەمانە گەنجینەی کۆمەڵگان، یعنی گەنج لە هەموو کۆمەڵگاکانی دنیادا
بڕبڕی پشتی کۆمەلگایە بەواتایەکی تر داینەمۆی وەرچەرخاندنی کۆمەلگایە بەرەو باشتر بەرەو گۆڕانکاری زۆر باشتر یعنی ئەکرێت ئێمە بەڕاستی جارێکی تر سەر لە نوێ دانیشین پەروەردەیەکی تری ئەم گەنجانە بکەینەوە بە شێوەیەکی جوان چونکە لە ڕابردووە بە شێوەیەک پەروەردەمان کردوون مەبادی ئەدینی و فەرهەنگی و کەلتوریە جوانەکەی کوردەوانیمان لە دڵیانە هەڵکەندووە دیارە هەر تاکێک بە قەناعەتی من هەڵبەتە هەر تاکێک مێخی ئاین لە ناخیا هەڵبکەنی بەڕاستی لە بریەوەی مرۆڤ بێ بە میکرۆب لە بریەوەی تاکێک بێسوود بە تاکەکانی تری کۆمەلگا بگەێنێ ئەبێتە تاکێکی زیانمن و زیان بەخش بە کۆمەلگاکەمان لە هەموو کۆمەلگایەکە گەنج بەگشتی لە هەموو کۆمەلگا جیهانیەکانە ڕۆڵی گەنج بەرئەنجام و بەرهەمی کارەکانی ئەگەڕێتەوە بۆ سێشت بەڕاستی ئەو سێشتە یەکیان دەسەڵاتە ئەوی تریان کەلتور و کۆمەلگایە ئەوی تریان خێزانە بە پلەی یەکەم ئەتوانین بڵین دەسەڵات پلەی یەکەمی بەرەکەوێ لە پەروەردەکردنی ڕۆڵی گەنجە یعنی کاتێک دەسەڵات بەگشتی جڵەوی کۆمەلگاکەی بەرەدا و ئەوەی مەبادی و پرینسیپە جوانە کۆنەکان هەیە لە ناخ و دڵ و دەرونیا هەڵیەکێشێ ڕەنگە بینەر پرسیارێک بکا بڵێ گەنجێکی تەمەن 21 ساڵ چواری بەیانی هەڵەبتێتە سەر مزگەوتێک لە بەردەم مزگەوتێکان نوێژ خوێنێک بە چەقۆ دەکوژێت حکوومەت چی بکە ئەوە تا فەرمێسە دەستگیریشی دەکات ئەزای کاک جەلال بەڕاستی ئێمە ئەمە ڕاکردن نییە لە بەر پرسیارێت و مەسئولیت کاتی ئێمە ڕەخنە لە دەسەڵات و حکوومەتەگرین تۆ تەماشای بکە کاتێک دەرگای مزگەوتەکان لە گەنجان داخیت و دەرگای نادیەکانەکەیتەوە ئەمە گەنجەکان ڕۆڵێکی ڕاستەقینەی مرۆڤایەتی خۆیان نابینن کاتێک زانکۆکانمانە بێ بە منبعی خاڵیکردنەوەی ئارەزوەکان گومانی لەوە نەبێ نێرگەلەکانە بێت بە شوێنی چنینەوەی بەرهەمی مرۆڤەکانی تر یعنی نێرگەلەخانەکانە بێ بە سەکۆی ڕۆشنبیری بە سەکۆی پەروەردەکردنی تاکەکانمان کەواتە تۆ ببوورە پێ دوایە کە دەسەڵاتە گەنج بەم ئاقارەیە ئەبات بەوەی کە ڕۆڵی مزگەوتەکان نایەڵێت کە گەنجان لە ئێستادا زۆر خەریکی ئینتەرنێتن کە گوێمان لە مامۆستایە بوو کە باس لە گەنجێک دەکات کە لە دوای بانگە ئیشاوە سوێنی خواردە تا نوێژی بەیانی خەریکی یاری پۆبجی بوو کە ئەمەش هەمووی باز لە کوشتن و بڕی نەکات کەواتە پێدوانی کە ئەمە دەسەڵاتە گەنج بەم ئاقارەیە ئەبات کە گەنجان پەنا بۆ ئەم شتانە بەرن و ڕۆڵی مزگەوتەکانی نێشتۆ تا کاریگەریان لەسەر گەنجان هەبێت گومان لەوە نەبێ کە هەر ڕووداوێک لە کۆمەلگا بەرەو خراپ هەموو کاروبارەکانی کۆمەلگا لە هەردوو ڕەگەزەکە لە نێر و لە مێکاتی هەنگاو بەرەو خراپە ئەنێ گومانی لەوە نەبێت تاوانباری سەرەکی یەکەم پشک بەردەسەڵاتەکەوێ بە تەنها ئەو نییە هەڵبەتە بەڵام وتم دەسەڵات و خێزان و کۆمەلگایە بەڵام پلەی یەکەمی بەردەسەڵاتەکەوێت بۆچی بەردەسەڵاتەکەوێت کاتێک ئێمە هاتین بەگشتی ڕۆڵی ڕاستەقینەمان لە گەنج سندەوە ئەو کاتە لە کۆمەلگاتە نازانی چی ڕۆڵی بگێڕێ لە بری ئەوەی نفسی کۆنتترۆلی نفسی خۆی بکە و نفسی ببا بەڕێوە نفسی ئەم ئینسانە ئەبا بەڕێوە بەڵێ بێگومان دەسەڵات و حکومڕانی ئەو وڵاتە جڵەوی گەنجەکانی بەدەسەوەیە ئەو ئەتوانێت گەنجەکان ئاراستە بکە ئەو ئەتوانێت وا لە گەنجەکان کا پەروەردەیەکی سەلیم بە تاکەکانی تر ببەخشنەوە ئێمە ئەگەر گوزارێک بکەین بە چەند ساڵی ڕابردووی کۆمەلگەی کوردەواریە بزانە چیمان کردو بە تاکیم کۆمەلگا ئێمە بەڕاستی بۆشایەکان لە حەجمی قسەکانی ئێمە گەورەترە بۆشایەکان لە حەجمی ئەو کەسان دڵسۆزانە گەورەترە کە هەوڵی پڕکردنەوەی ئەو کەلێنانە ئەدەن یعنی معقول نییە دەسەڵاتێک تا ئێسا خوێنکارێک گەنجێک لاوێک لە وڵاتە 18 ساڵە خوێنێ دوای 18 ساڵەکە ئەوە نە بەکەم تەماشایەکەی ئەوە نە بچووک تەماشایەکەی لە بریەوەی دۆستی کتێب بێ بە دۆستی ئامێرە ئەلکترۆنیەکان لە دنیای ئامێری ئەلکترۆنی شافێری جیهانێک تەکا بەڕاستی دوورە لەو واقعی کە خۆتی تایە بۆیە لە بریەوەی عاشقی کتێبی عاشقی پۆبجیە بێ ئەو ژیانەی پۆبجی ئەو شەڕ و فەوزا و فەرتەنەی کە خۆی لە پۆبجیە خاڵیەکاتەوەی هێنەی کات بە ئەمری واقع ئەوەیە دەرئەنجام و بەرئەنجامەکەی ئەبێ بەوەی گەنجێک لە مزگەوتێکە لە بری ئەوەی بێ تاعەت بکە لە بری ئەوەی بێت دوعا بۆ ئایندەی ئەم وڵاتە بکە لە بری ئەوەی خەم لە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە بخوازێ نوێژ خوێنەکانی ئەدا بەبەر ڕەنگە و پرسیارەش بکرایە مزگەوت چه جۆرە پەروەردەیەک دەبێخشێتە تاک زۆر جار هەندێکیشان بانگەشە دەکەن مزگەوت تەنها شوێنی عیبادەتێکی شخصی بینی خۆیت و خوای خۆتە چه پێوەستی بە کۆمەلگا دەکات ڕاستە ڕۆڵی مزگەوت بە درێژایی مێژوو ڕۆڵی مزگەوت هەرگیز ڕۆڵێکی نەبینیوە لە شێواندنی کۆمەلگا
مزگەوت تاکە ناشرینەکان جوانەکە، مزگەوت تاکە نەخۆشەکان ئەبێتە شیفا بۆ تاکە نەخۆشەکان، تاکە نەخۆشەکان تەندروستەکە. بەڵام ئێمە هاتوین کاتێ ڕۆڵی مزگەوت لە کۆمەلگاکانە دابڕین، کاتێ نایڵین مزگەوت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ببینێ، لەگەڵ نایڵین لەگەڵ کەلتور و بەهاو ڕەنگ و دەنگی کۆمەلگا بە تەواوی تێکەڵ ببێ، ئەبینە لەمپەر و ساترە و بربەستێک بۆ ئەوەی مزگەوت ڕۆڵە جوانە ڕاستەقینەکەی خۆی بگەێنێ. بەڕاستی ئەوەیە کە کابرا لەبری ئەوەی خەریکی تاعات بێ، خەریکی مخەدەراتە بێ. واتە باوەڕت وایە باوەڕت وایە چۆن دەوترێ مزگەوت ناوەندێکە بۆ پەروەردەکردن، ئێستا کافتریا و نێرگەلەخانەکانیش بوونە ناوەندێک بۆ پەروەردەکردنی گەنج؟ گومانت لەوە نەبێ ئینسان مرۆڤ بەگشتی کائینێکە پێویستی بە خود سەرقالکردن هەیە، ئیتر لە هەر کۆمەلگایەکی دنیا هەبێ. ئێمە ئەم خود سەرقالکردنە کاتێک دەسەڵات ناتووە لە کردێکی تایبەتا گەنجێکدا بمەزرێنێ، لە کردێکی حکومیا گەنجێکدا بمەزرێن، سەرقاڵی کا بە چنینەوەی بەرهەمەکانی خۆی، سەرقاڵی کا بە کار و کردەوەی ڕۆژانەی خۆی وەکو هەموو تاکەکانی و گەنجەکانی تری دنیا. ئەو کاتە گومانت لەوە نەبێ نێرگەلەخانە ئەبێت بە پەروەردەکاری ئەم گەنجە، نێرگەلەخانە دەستی ئەم گەنجە ئەگرێ ئاراستەیەکا بەرەو ئامانجەکانی. ئامانجی نێرگەلەخانەش دیارە ئامانجەکەی چیە، ڕوونە بەڕاستی زیانی تەندروستی، زیانی کەسایەتی و شخصێت و هەموو ئەم زیانانەوە، هەموو ئەم دەرەنجامە خراپانە و نەرێنیانە لە دوای خۆی جێهێڵێ. بۆیە ئێمە بەڕاستی ئەبێ ڕۆڵی شتەکان بگێڕینەوە، هەم ڕۆڵی گەنج هەم ڕۆڵی مزگەوت وەکو خۆی. وەکو وتم لە تاکە ئەبێ پرنسیپ و مەبادی ئەبێ. لە ئەوروپاش کاتێک کە ئاین نییە، فەراغی ئاینیان هاتوون قانونێکیان داڕێژاوە. بەڕاستی ئێمە مەحروم بووین هەم لە قانونێکی تەندروست و باش کە سوود بە تاکەکان بگەێنێ و دادپەروەری و یەکسان بێ و بتوانێت تاکێک بەرهەم بێنێ یان تاکێک ببەسێتەوە نێڵێ خراپە بکە. و قانونەکەشمان بۆ دانەمەزران و مەبادی و پرنسیپە ئاینێک و ئایدۆلۆژیاکەشمان لە دڵ و دەرونیا هێناوەتە دەرەوە. بە شێوەیەک هەڵمەتی ئەعلامیمان بۆ کردووە، بە شێوەیەک لە چەند ساڵی ڕابردوو ئاین و مزگەوت ناشرین کراوە. ئەوە بەرهەمەکەیەتی کە گەنجانە بینی لەسەر شەقامەکان ئێستا چۆن مبتەلا بوون. بەداخەوە من بەو پێی لە کەرتی پەروەردا کارەکەم قەناعەتم پێ بکە مامۆستا هەبوو بۆ خۆمی گێڕاوەتەوە لە ناوەندی قوتابخانەکە ئیتر شوێنێکە ئەبێ خاڵیسن مخلیسن شوێنی پەروەردەکردنی تاکی سەلیم بێ بابەتی مخەدەرات دۆزراوەتەوە. یعنی ئەمە کارەساتە، ئەمە مصیبەتە. ئێمە ئەگەر ئەو توێژەی کە بەرپرسیارن فریای ئەم چینە گەنجە نەکەوین بەڕاستی کارەسات ڕووەدا لە چەند ساڵی ئایندەدا. ئێستا ئەو گەنجانەی لە 20 ساڵی ڕابردووە کە پەروەردەی دەستی ئەم دەسەڵاتە و پەروەردەی دەستی تاکەکانی ئەم کۆمەلگان یەشتر بەرهەمەکانیان نەداوە بەدەسەوە. باوەڕم پێ بکە کاتێک کە ئەبنە 30 ساڵ کاتێک بەرهەمەکانی ئەوانە کۆمەلگا ڕەنگەداتەوە شتی زۆر خراپتر لە مەڕووەدا، شتی زۆر دژوارتر و ناڕەحەتتر ئەبینی لە ئیعلام و لە سۆشیال میدیا. بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ بەجددی کار لەسەر گەنجەکانمان بکەین، خەمخۆری ڕاستەقینەی گەنجەکانمان بین، هەم وەکو تاکە، هەم وەکو خێزان، هەم وەکو کۆمەلگا، هەم وەکو حکوومەت و لایەنی پەیوەندیدا. زۆر باشە. باسمان لەوە کرد کە ڕۆڵی مزگەوت لەسەر تاک چیە، وەگەوەی کە تاک فێری ڕازگۆیی، فێری دەستپاکی، فێری ڕێزگرتن بەرامبەر بە دایک و باوک، بەرامبەر بە دەراوسێ، بەرامبەر بە هەر کەسێک بێت لە بەرامبەرەکەی. کەواتە بە شێوێکی گشتی ڕۆڵی مزگەوت چیە لەسەر کۆمەلگا ئەگەر بێت و کاریگەریکی باشی لەسەر تاکە بێت، دوجار ڕۆڵی چی ئەبێت لەسەر کۆمەلگا بەگشتی؟ مزگەوت ئەتوانین بڵێن هەوێنی ئاشتەوایی یەکتر قوبوڵی تاکەکانی کۆمەلگایە، نەک بە پێچەوانەوە. مزگەوت ئەتوانین بڵێن بە گەورەترین و پیرۆستترین منبع و سەکۆیە بۆ پەروەردەکردنی گەنجەکانمان. مزگەوت ئەتوانین بڵێن هەموو تاکێکی نەخۆش، هەموو تاکێکی نەخۆش لەوێ شیفای هەیە و لەوێ چارەسەری هەیە. ئێمە بەڕاستی پێویستە ئەوە بزانین کە نەخۆشی دەرونی زۆر کارەساترە لە نەخۆشی جەستەیی. ئێمە با لەو ڤایرۆسانە نەترسین کە بەڕاستی زیان لە جەستەمانەدا بەو شێوە بێن تەرکیز و چاومان لەسەر ئەو ڤایرۆسانە بێ کە داوێتی لە دەروونمان، ئەو ڤایرۆسانە بێ کە کار لەسەر دڵ و دەرونی تاکەکانی ئەم کۆمەلگاکەن بەرەو ئاراستەیەکی خراپیانە بن. گومانتان لەوە نەبێ مزگەوت ئەگەر هەر تاکێک ڕووی تێ بکە کە گەڕایەوە بۆ ناو کۆمەلگا شتی جوانی پێشکەشەکە، کە گەڕایەوە بۆ ناو کۆمەلگا دەستی سەلیمە بێ، زمانی سەلیمە بێ، چاوی سەلیمە بێ. مزگەوت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بجێڕێ. بەڕاستی کۆمەلگا ئەمەیەنێ لەسەر بنەمای ئاشتی، لەسەر بنەمای خۆشەویستی، لەسەر بنەمای ئارامی، لەسەر بنەمای ئەوەی کە زیانی نەبێ بۆ تاکەکانی تر. ئەگەر چاکەیشی نەبێ لایەت زال، یعنی ئەمر پێکا بۆ ئەوەی چاکە بکەی. ئەگەر هەر نەتوانی وەکو ئینسانێکی بارەمەند چاکە بکەی، بەڵام ئەمر پێکا لەوەی کە خراپە نەکەی. یعنی مرۆڤ باشترین مرۆڤ ئەوەیە
ئەوەیە چاکە بکە تۆزێ لەو خواردتر ئەوەی خراپەی بۆ تاکەکانی تری کۆمەلگا نەبێ ئەم کارە ساتانەیە سەلم کۆمەلگەی خۆمان ناخڵقێ لە ژێر دەستی ئەم هەموو گەنجداوە کارەکەی چییە ئێمە دەرگا سەرسنوورەکانمان واڵا کردووە لە مخەدەرات ئەچین هەناردەکردنی نەوتمانەیە و هاوردەکردنی کەلتور و فەرهەنگ و ئایدیا و فکری ئێکسپایر ئێمە ئایدیا و فکری ئێکسپایر بە کۆمەلگەی ئێمە ناخوا بەسە باواز بێنین لەو شتە تەقالیدی و لەو دەمارگیری و لەو تەعەسوبی و لەو جەمسەرگیریەی کە لە ڕێگەی ئاینەوە غەرەز و مەرام و ژەهرەکانی خۆمانە ڕێژیم بەسەر ئەم کۆمەلگە فەقیرەدا بۆیە ئێمە هەم کارکتەرە ئاینیەکان هەم نائاینیەکان پێویستە بە چاوی بەرپرسیارەتی سەیری گەنجەکانی کۆمەلگا بکەن بە شێوەیە کە ئاراستەیان نەکەن زیانمەند بۆ تاکەکانی کۆمەلگا. زۆر باشە مامۆستا وەک ئاماژت پێ کرد دیارە کافتریاکان ئێستا بە جۆرێکن و مزگەوتیش جۆرێکی دیکەوە لەم لە ئازادی دراوە لەم لەش بەربەستراوە لە نمونە لە کافتریاکان ئێستا تەنانەت یەکێک لە ڕێکخراوەکانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لەو شوێنەی جەناب دانیشت و باسی لەوە کرد لە هەندێک لە نێرگەلەخانەکان هەندێک مادی هۆشبەر تێکەڵ بە نێرگەلەکان دەکرێت دەرخواردی گەنجەکانمان دەدرێت لە مقابلدا ئەمە ئازادیەیە بەڵام لە مقابلدا دەبینی کۆتوبەندێک لەسەر مزگەوتەکان و لەسەر وانە پەروەردەییەکانی ئاینی پیرۆزی ئیسلام هەیە ئەمە چی بەرهەم هێناوە ئایا توانین بڵێن ئەمە ڕێژەیەکی زۆر لەو تاوانە کۆمەڵایەتیانی کە گەنجێک یا مێر منداڵ تەنانەت تووشی دەبێت لە مەرێمی کوردستانەیە ئەمە هۆکارەکەیەتی تەنها ڕاست خۆی ئازادی پانتایەکەی فراوانترە لەو پێناسێک کە ئێمە لە بەرمان کردووە فۆرمی ئازادی فۆرمێکی زۆر پیرۆزە بەڵام کاتێک کە هات پێناسەکەی بە هەڵە ئەداکرا لە ناو کۆمەلگادا یعنی عی بە ئینسان وا بیر بکاتەوە کە ئازادی مانای ئەوەیە کە تۆی سنوورێک نەبێ لە بەزاندنی کەرامەتی کەسی بەرامبەرە ئەی بە ئازادی مانای ئەوە بێ کە تۆ هیچ حرمەتێ لەو جەستە نەگری کە خوای گەورە پێی بەخشی و بەداخەوە ئێمە هەندێک کەسێ بە مەبەست و هەندێکی بە نەزانین و بە بێمەبەست کار لەسەر ئەوە ئەکا کە ئازادی لە بچووکردنەوەی تاکەکانە زۆر زۆر دەستکراوەیەکە بەڵام کاتێک تاکی ئێوێ گەورە بێت تاکی ئێوێ سوودمەند بێ بە کۆمەلگا سنوورەکانی لەسەر داخا سنوورەکەی بۆ دیاریەکە ئەوێ لە بازنگەیەکە بخولێتەوە بە ناوی ڕێگرتن بە ناوی ئازادی و ڕێگریەکی زۆری لێکە نایڵێ ئەدای ڕاستەقینەی خۆی بگێڕێ بەڕاستی ئەوە ئازادی نییە تۆ دەستی واڵا بکەی بۆ ئەوەی نێرگە لە خانەیەک لە شارێکی وەکو ئەم شارانەی خۆمانە بە تەواوی مخەدەرات بفرۆشێ هەتاکو سێ و دوی شەو هەتاکو بەیانی بیکەیتەوە گەنجەکان لەوێ خۆیان خاڵی بکەنەوە ئەبێتە ئەمە ئەبێتە مای زیانمەند یەکێ لە شاید هەڵەکانی ڕووداوەکەی هەولێر دەیوت ئەم گەنجە بە جۆرێک بوو کۆنتترۆل نەدەکرا هەست دەکرد ئەمە مادەیەکی بەکارێناوە بە جۆرێک لەگەڵ دار و بەردا شەڕی دەکرد گەنجێکی تەمەن 21 ساڵ ڕاستە زۆر ڕاستە ئاخر دەی فەلسفەی پشتی پەروەردەکەی هەڵەیە ئێمە ئەم گەنجە لە چی ژینگەیەکە پەروەردەکراوە لە چی کەلتورێکە لە چی هزرێکە لە ژێر سەقفی چی هزرێکە چی هەورێکی هزر بووە بەوەی کە ئەم گەنجە پەروەردە بکات دیارە ئەمەی ئێمەیە کە 20 ساڵە ئەیدەین بەم گەنجانە بۆیە بەڕاستی گرنگە ئێستا تۆ تەماشا بکە هەر بە نمونە بیەنەوە لە شاری سلێمانیە لە شاری سلێمانیا ڕێژەی نێرگەلەخانەکان لە مزگەوتەکان زۆرترە لە شاری سلێمانیا هۆکاری ئەمە بۆ ئەبێت دەسەڵات لەوە بترسێت کە ڕۆڵی مزگەوتەکانی نەیەشتۆ بەڵام نێرگەلەکان بە ئاسایی ئەکرێتەوە هۆکاری ئەمە بۆ ئەبێت دەسەڵات لە مزگەوت بترسێت خۆی سیفەتی ئینسانەکان وایە زۆربەی ئەو ئینسانانەی کە بەڕاستی تووشی پەتاینا ئینسانی بوون بەگشتی حەزەکەن خۆیان کەوتونەتە زۆنکاوێکە و خەڵکەکەی تر بە دوایە نابێت دەسەڵاتی ناساخت دەسەڵاتی ناباش کۆمەلگەیەکی ناباشی پێویستە نایەوێت کۆمەلگەیەکی باش لەدایک بێ هەر کاتێک کۆمەلگەیەکی باش لەدایک بوو دەسەڵاتێکی خراپ ئەمرێت ئەو ڕۆژەی کۆمەلگەیەکی باش لەدایکە بێ دەسەڵاتێکی خراپ ئەمرێت بۆیە ئەم لەما ترسێ بەم فەلسەفە کارەکە پێی وایە ئەگەر کۆمەڵی گەنجی باشمانە بێ ئەگەر کۆمەڵی کارکتەرمانە بێ لە سەرچەکۆی سیاسی و ڕۆشنبیری و پەروەردەی و فڵان و فیچاکسازی و گۆڕانکاری بکە بۆ ئەو زیانمەندێکی گەورەیە بۆیە ئەو ئەوێ گەنجەکانمان بەوە سەرقاڵ بکە هەندێکی هەڵبەتە ئەوێ بەوە گەنجەکانمان سەرقاڵ بکە کە هەمیشە خەریکی نێرگەلە کێشان بێ کە هەمیشە خەریکی مخەدەرات بێ لەبری ئەوەی زانست و زانیاری فێر بێ 18 ساڵ زانست و زانیاری لا ناشرینەکە دوایی بێ بە تەماشایەکە یعنی ئیش شەکرێ دەستی باڵا هەیە لە پشتی ئەم بابەتانەوە زۆر باش مامۆستا ئەمە بەشێک لە دەسەڵات لە نێوان هەڵبژاردننی پەروەردەی مزگەوت و کافتریاکان خێزان تا چەندە بەرپرسە ئێستا بڕۆ باوکی هەر یەکێک لەو گەنجانە بدوێنە یا دایک و باوکیان دەڵێ چی بکەم بە گوێی من ناکات ڕەنگە ئەمە باشترین پاساوێ بۆی کە خۆی لە بەرپرسیارەتی مناڵەکەی بدزێتەوە ئایا ڕۆڵی خێزان لە هەڵبژاردننی نێوان پەروەردەی خێزان و کافتریاکان چۆنە؟ ڕاستە زۆربەی فەیلسوفەکان ئەڵێن گەنج کوڕی خێزانەکەی خۆیەتی بەڕاستی هەموو مناڵێک کاتێک لە خێزانەکەی دەرەچێ
ئەوە پێشکەشەکە کە لەوێ خراوەتە هەک بەکەیەوە خێزان کاریگەری گەورەی لەسەر منداڵ هەیە ئەبێت خێزانێک بەڕاستی بایی ئەوە بەرنامەی پێ بێ شەو نێڵی مناڵەکەی بچێتە دەرەوە گەنجەکەی بچێتە دەرەوە ئەبێ خێزانێک بایی ئەوە نەخەمخۆر بێکە بتوانێت کۆنتترۆڵی جڵەوی مناڵەکەی بگرێت لە ماڵەوە بە پەروەردەیەکی سەلیم پەروەردەی بکە ئێمە بەڕاستی بەرپرسیارەتیمان کردووە بە تۆپێک جارێکی تری شوتم بۆ یەکتری هەڵەکەی ناچینە ژێرباری بەرپرسیارەتی یعنی ئەگەر بێتە باری واقعیش بەشێک و ڕەهەندێک و لایەنێک و جانبێک و سوچێکی تاوانی منی تایە کاتێک مناڵەکەم لە کۆمەلگا نمایشێکی خراپەکە کاتێک مناڵەکەم لەسەر سەکۆی کۆمەلگا تەمسیلێکە کاکە سوود بە زیان بە تاکەکانی تری کۆمەلگا گەێنێ بەڵێ خێزانیش تاوانباری ڕاستەقینەیە کاتی ئێمە مامونێرگە لەما خۆرەمان هەیە من پێشووتری شارەتم پێکرد وتم سێ فاکتەری گەورە سێ چەمکی گەورە سێ کەسی باڵا تاوانبارن لە دروستبوونی هەموو تاکێکی خراپ حکومەتێکی خراپ خێزانێکی خراپ کۆمەلگایەکی خراپ ئێمە خێزانیش با ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بۆ بگێڕینەوە ناکرێت مناڵێک تۆ گەورە و کردووە و هێناو تاتا و قۆناغا بڵێ بە من کۆنتترۆل ناکرێت بە من چارەسەر ناکری بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەکبەر غەریب نووسەر لە هیزری ئیسلامی زۆر سپاس بۆ ئامادەبوونتمان دوومان زۆر سپاس بۆ دانیەکەتان بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین و لە پاش ناوبڕەکە درێژە بە بەرنامەکەمان دەدەین ماوەی زیاتر لە نزیک بە 2 مانگ دەبێت کە یەکێک لە یاریدەدەرە پێشوەکانی دادوەر لە دادگای سلێمانی بە تۆمەتی خراپ بەکارهێنانی مۆبایل سزای ساڵێک زیندانی بەسەردا سەپێنرا ئەوەی کە جیاوازە پێشترم کەسە یاریدەدەری دادوەر بوو لە دادگای سلێمانی بەڵام لە دوای هەندێک نووسینی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سزا دەدرێت دوور دەخرێتەوە 2000 فەسڵ دەکرێت ئەمە بەوتەی کە سوکارەکەی لە ئێستادا کە لە نزیک بە 2 مانگ لە چاکسازی گەورانی سلێمانیە مانی لە خواردن و خواردنەوە گرتووە و دەمی خۆی دووریوەتەوە ڕۆژی ڕابردوو کە سوکارەکەی لە بەردەم دادگای سلێمانی گردبوونەوەیەکیان ساز کرد پامنێرمان ڕاستی حەمەمین راپۆرتێکی بۆ ئامادە کردوین پێشوێ بچینە سەر تەوەری دووەمی بەرنامەکەمان کە تایبەتە بە دۆسیەی هەستیار هوشیار با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین ماوەی 16 ڕۆژە مافناس هەستیار بشار لە زیندان دەمی خۆی دووریوەتەوە و دەستی بە ئامانگرتن لە خواردن کردووە بە هۆیشەوە مەترسی لەسەر ژیانی دروست بووە کە سوکار و پارێزەران و چالاکوانانی مەدەنیش بۆ پشتیوانی لە هەستیار بشار لە بەردەم دادگای سلێمانی گرت بوونەوە و چەند داواکاریێکیان ڕاستی سەرۆکایەتەکانی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان کرد لە ماوەی ڕابردوودا لەلایەن تۆڕێک لە دادوەرانی دادگاکانی سلێمانیەوە کە لە بەرامبەر گەنجێکی بێکەسی بێ پشت و پەنا یەکیان گرتووە جۆرەهای ڕێگەیان گرتوۆتە بەر تەنها لە بەرامبەر سزادانی توندی کوڕەکەمان بۆیە ئێمە وەکو کەسوکاری هەستیار وشار داوا لە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانەکەین بڕیاری لێبوردنی تایبەتی لە سزادانی کوڕەکەمان دەربکات و ئەنجومەنی دادوەریش لە هەرێمی کوردستان تەواوی کەیسەکانی تر بگوازێتەوە بۆ دادگاکانی شاری بەغداد چونکە لە هەرێمی کوردستان ئەوەی سکاڵاکارەوە ئەوەش یەکلاییکەرەوەی سکاڵاکەیە هەر سکاڵاکارەکەیە لە حاڵەتی بەسەرهاتنی هەر شتێک لە کوڕەکەمان دادگای ناوچەی سلێمانی و دادوەرانی سکاڵاکار بە پەرپر سەزانین دایکی هەستیار داوا لە سەرۆکی هەرێم دەکات لێبوردن بۆ کوڕەکەی دەربکات چون وەک دەڵێت مەترسی لە سەر ژیانی هەیە والله ئێمە داوامان لە سەرۆکی هەرێم هەیە کە لێبوردنێکی گشتی بۆ ئەو کوڕی من دەرکات چونکە مستحقی ئەم سجنکردنیە ئەم کوڕم مانی لە خوارگرن گرتووە دەمی خۆی دووریوە ئەگەر شتێکی لێبێ من لیان خۆش نابم بە هیچ نەوعێ چونکە لە دووی مانگ و ئەم کوڕە بانی گرتووە دەمی خۆی دووریوە لەبەر ئەوە من داواکارم لە سەرۆکی هەرێم کە لێبوردنێکی گشتی بۆ ئەم کوڕی من دەرکات ئەوەی جێگای سەرنجە لە دۆسی هەستیار وشیار سکاڵاکار و سزا دەریەک لایەنن کە ئەوانیش دادوەرەکانن بەو پێی یەکێتی دادوەران سکاڵاکەیان تۆمار کردووە پارێزەری دۆسی هەستیاریش دەڵێت بەپی یاسا نابێت سکاڵاکار و یەکلاکەرەوەی سکاڵا یەک لایەن بن ئێمە مادەی یاساییمانەیە کە قانونی مرافعاتی مەدەنی لە مادە لە بابی هەشتەمە لە مادەی نەوەیەکەوە هەتا مادەی 94 ئەوانش باسی ئەو حاڵەتە ئەکا لە حاڵەتێکە ئەگەر هاتو کەیسێک هاتە بەردەم دادگا ئەگەر دادوەر هەستی بە ئیحراجیە کردیان هەستی بەوەکە کە لایەنێک لە لایەنەکان ئەناسیان
وەکو ڕەفیقایەتێکی سەداقەتێک هەبوو لە نێوانیانە ئەبێ ئەو داوایەک لای نەکاتەوە لەبەر ئەوەی ناکرێتەوە خۆ لە دۆسیەکە سکاڵە کاری تایە و هەم حکمیشی تیا دەرکەی. بۆ وەرگرتنی لێدوان لەلایەنی دووەمی دۆسی سزادراوی مانگرت و هەستیار وشیار پەیام چەند جارێک پەیوەندی با وتەبێژی دادگای سلێمانیەوە کرد، بەڵام وەڵامی پەیوەندەکانی نەدایەوە. سزادراوی مانگرت و هەستیار وشیار پێشتر 15 ساڵ فەرمانبەری دادگا بووە، بەڵام دواتر لە سەر ڕخنەگرتن لە دادگا و هەندێک لە دادوەرەکانی دادگای سلێمانی لە ڕێگەی تۆڕا کۆمەڵایەتەکانەوە لە کارەکەی دوور خراوەتەوە و نان بڕاو کراوە. دواتریش لە 2 کانون یەکەمی ساڵی ڕابردوو دادگای کەتنی سلێمانی سزای ساڵێک زیندانی بەسەردا سەپاندووە. مافناس هەستیار وشیار لە نامەیەکدا کە لە زیندان نووسیوێتی ڕایگەیاندووە لەبەر ئەوەی هانای بۆ زۆر شوێن بردووە و پشتیان نەگرتووە، لە ئێستادا بەناچاری لە زیندانی چاکسازی گەوران و لە ڕۆژی 2 شوباتەوە دەمی خۆی دووریوە و مانی لە خواردن گرتووە. پێشتریش فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕایگەیاند ئازاد نەکردنی هەستیار وشیار با یاسای لێبوردنی گشتی جۆرێک لە پێشلکاری یاسایی تێدایە و هۆکارەکانی بڕیارەکە لە یاسای لێبوردنی گشتی بەدەرە، هەر بۆیە داواکارن دادگا یاساییانە و بێلایەنانە مامەڵە لەگەڵ دۆسیەکەدا بکات. بەپێی وتەی کە سوکارەکەی لە سەر نووسینەکانی هەستیار لە تۆڕی فەیسبوکدا زیاتر لە 6 سکاڵای لە دشت تۆمار کراوە، جگەلەوە پێشتری شەنجارێک لەسەرەوە پۆستانە سزا دراوە و بند کراوە. هەروەها لەلایەن ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانەوە فەسڵ کراوە و ڕێگری لێکراوە بگەڕێتەوە سەرکارەکەی خۆی. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. شەنوکەوی هەندێ یاسا و بەتایبەتی بڕیاری دادوەرەکان ڕەنگە زۆر منتەقینە بێ لەوەی کە لە بەرنمەیەک و بەبێەوەی کە شارەزایەکی یاسایی یا پارێزەرێکی تیاابێ زیاتر شەنوکە بکرێت. بەڵام دۆسی هەستیار وشیار ئێستا دۆسیەکی ڕۆژە ئەوە پێویستە قسەی لەسەر بکرێت بەتایبەتی لە ڕوویەوەی کە ئێستا ئەم کەسە مانگرتنی خۆی ڕاگەیاندووە واتە لە خواردن و خواردنەوە دەستی هەڵگرتووە، دەمی خۆی دووریوەتەوە، تەندروستیەکی ناجێگیری هەیە لە چاکسازی گەورانی سلێمانی. بۆ قسەکردن لەسەر دۆسیەی هەستیار وشیار کە پێشتر لە دادگای سلێمانیدا یاریدەدەری دادوەر بووە لەگەڵ یەکێک لە خوشکەکانی لێرە لە ستۆدیۆ قسە و باسی زیاتر دەکەن کە ویش خاتوو هاوناز وشیارە. خاتوو هاوناز زۆر سپاس بۆ دەرفەتە، بەخێر بیت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین کاگەستیار لەکەیەوە دەستی کردووە بە نووسین یاخۆت ناوی بینین ناکۆکی لە نێوان ئەو دادگا یاخۆت هەر ناوێکی بنین لەکەیەوە ئەم گرفتانەی سەری هەڵدا؟ گرفتەکانی هەستیار وشیار لەو کاتەوە سەری هەڵدا کە لە 2016 بەرەو پێشەوە پێشتر کاتێک کە بینا تازەکەیان بۆ نمونە هەندێک شوێنی خراپ بوو بێ یا شتێک هەستیار بە تەنزەوە بۆ نمونە وتویەتی دیوارەکانمان ڕووخاوە یا شتێکی لەو بابەتە. ئەمە شۆکاری ئەوە بوو کە ساڵێک لە ئیشکردن لە عەلاو تەرفیع بوەسێنرێ و دوایەوە هەستیار وشیار بەشداری مانگرتنەکانی مامۆستایانی کردووە کە پارێزگار خۆی وتویەتی هیچ کەسێک لەسەر ئەو مانگرتنانە غیاب نادرێ، بەڵام هەستیار هەموو ڕۆژە غیاب درراوە. ئەمە ژوای کردو ناکۆکیەکانی قوڵ بێتەوانێ و هەستیار دەستباتە ئەوەی هەندێک بابەت باس بکە کە بەلای ئەوە ناقانونی بووە و بەلای ئەوە نایاسایی بووە بۆیە باسی کردووە. ئەمە شتێک ڕوون بکرێتەوە لە راپۆرتەکەی ئێمە شاو لە گشتی باس و خواست و هەواڵەکان لەسەر وشیار وەکو فەرمانبەرێک ناوی دێنرێ لە دادگا. پۆستی ڕاستەقینە و کاری ڕاستەقینە وەرکو بەرپرسیارەتی ڕاستەقینەی هەستیار لە ناو دادگایە چی بووە؟ هەستیار وشیار لە ناو دادگایە یاریدەدەری دادوەری بووە و بەتەمای حاکمی بووە و خەونی بووە کە بەوە بگات، بەڵام پێی نەگەیشت و هەموو ئەوانەشی کە هەی بوو ئەو 15 ساڵ خزمەتی هەبووە هەمووی لە دەست چووە. کەواتە لەگەڵ هەبوونی ئەم پۆستەیە لە ئێستایا ڕای پارێزەران چییە؟ ئایا پارێزەران هەمویان دژی ئەون یاخۆت هیچ پارێزەرێکەیە کە لەگەڵ یابێت؟ بەپێی ئەو بەیاننامانەی لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە دەرکراوە ئەوان لەسەرەوە قایلن کە پێشێلکاری کراوە هەم لەوەی کە بەر لێبوردنی گشتی نەکەوتووە لە کەیسەکانیەوە هەم لەوەش کە ناقانونی لەگەڵا کراوە بەپێی قانونی مۆزەفین لە فەسڵکردنیە ئەوەی کە ئێستا بەدەست ئێمە گەیشتووە تا ئێستا لەلایەن ئەوانەوە ئەم دوو هەڵوێستە بووە. چی نووسیوە لە پۆستەکانیا کە هێندە دادوەرەکانی تووڕە کردووە سکاڵای لەسەر تۆمار بکەن؟ سەرەتای نووسینەکانی وەگوتم پێشتر ناوی کەسی نەهێناوە، پاشان دوایەوەی ئەو تونند و تیژانەی لەگەڵا کراوە هەستیار دەستی کردووە بە باسی هەندێک لایەنی یاسایی کە ئەوە بابەتەکەی خۆیەتی و لە ڕووی لایەنی یاساییەوە ئەو لەوانەیە
پێی ناحەقی بوو بێ پێی ناقانونی بوو بێ و باسی کردوون و ئەمەش وای کردووە تووڕەبوون و کاردانەوەیەکی ناخۆشی لێکەوتۆتەوە و سزای تونتر و تونتری بەسەرا درراوە و هەستیاریش ڕەنگە لە کاردانەوەی ئەوانەیە لە هەندێک شوێنە زمانێکی زبری بەکارهێنا بێ ئەویش لە کاردانەوەی ئەو هەموو ناڕەحەتی و فەسڵ و سژن و ناحەقیانە بۆ کە بەرامبەری کراوە. دوجار لە چ بەروارێکە دەستگیر کراوە ئایا دادگایی کراوە یا خودنا؟ چەند جارێک لە 2016ەوە بە 6 کەیس دەست بەسەر کراوە لە ساڵی 2017 بۆ ماوەی 4 مانگ زیندانی سزای زیندانی بەسەرا دراوە و لەم دوایانەشا لە 24 یانزەیە گیراوە و لە 2/12 بەبێ بوونی هیچ پارێزەرێ سزای 1 ساڵ زیندانی بەسەرا دراوە. کاتە حکم دراوە؟ بەڵێ بە چه مادەیەکەم هەمویان بە پێی مادەی 2 مۆبایل. چ پەیوەستیەکە لە نێوان دوی مۆبایل و ڕەنگە خراپبەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئەو دۆسیانی کە ئەگەر دۆسیەکانی بۆ منە هەڵدابێتەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەگەر شتەکەی درۆ بوو بێتەوەی کەوتوێتی کەواتە درۆ بوختانی بەدەم یاسا و دادوەرەکانەوە هەڵبەستووە. زۆر باشە ئێستا دۆخی تەندروستی هەستیار چۆنە؟ دۆخی تەندروستی لە ئێستاەوەی دوێنێ من پێم گەیشتووە وەزای زۆر خراپتر بووە و هەستیار ماوەیەکە بە نەقالە هاتوچۆی پێەکەن لەبەرەوە پێوتون کە با کەس ئیلاک نەبێ بۆ ئەوەی ئەو پۆلیسانەوەش ئیلاک نەبن هەموو کاتێ بیهێن و بیهێنن و شەکرەی گەیشتۆتە 64 کەەوە ڕێژەیەکی زۆر ترسناکە و زەختی بووە بە 7 بە 5 ینی بە زمانی کوردی خۆمان 7 بە 5 کە ئەمەش هەر شتێکی خراپ و ترسناکە و ڕێژەی 18 کیلۆ لە کێشی دابەزیوە لەنەوە 5 کیلۆ بۆ بە 7 لە ماوەی چەند ڕۆژە؟ لە دووەوە و بەهێزی و لاوازیەکی زۆر زۆری پێوە دیار بووە. خۆتانەتوان سەردانی بکەن ئەوەی سەردانمان کردو و مواجهەمان کردو و بینیومانە ئەو زانیاریانەمان پێگەیشتووە کە بێهێزە و لاوازە و لەم ماوەیەشا خۆتان نەتان بینیوە ڕووبا با خۆمان خوشکەکەم بینیوێتی و ئەژنۆکانی تووشی ئازار بوو و چونکە ئیتر لە ڕووی لایانی پزیشکیەوە لە دوای ینی 18 کیلۆ لە کێشت کە دابەزێت ئیتر ئۆرگانەکانی جسم بەرەبەرە دەستەکە بە پوکانەوە و نەخۆشی بەردەوام و جونگەکانی ژرەزەکە بە ئازار و ئەوەش ئێستا هەستیا لەو دۆخەیە لە دۆخێکی ترسناکە. کەواتە لە کاتی دادگاییکردنەکەیە هیچ پارێزەرێک لەوێ ئامادە نەبوو هیچ لە 2/12 نەخێر. ئەی کەی دادگایی دیکەی هەیە کە بکرێت؟ بەڵێ لە 12 دووشا دادگایەکی تری هەبووە بەڵام بە پێی ڕەوشی تەندروستی دواخراوە. کێ لایەنگری دەبێت و کێ دژایەتی دەکات ئەگەر خۆتان ئاگادار بن و معلوماتانە بێت لە دادگایی دووەمیان؟ ئەوەی کە بیستومانە لە هەموو دادگاییەکانیا لە یەکێتی دادوەرانەوە سکاڵەکان گەیشتووە بە هەستیار وشیار. واتە ئێستا ئەوەی کە مدعیە بەسەر هەستیار وشیارەوە خودی دادوەرە بەڕێزەکان خۆیانە؟ بەڵێ خودی دادوەرە بەڕێزەکان خۆیانن و بە پێی قانونی عێراقی مادینەوە 1/92 کە هەستیار باسی کردووە لە پۆستەکانیا وتویەتی کە نابێت هەم سکاڵاکارەکەش و هەم سزادەرەکەش لە یەکلایەنەوە دەربچێت. زۆر باشە چەند دۆسی بەگشتی لەسرە چەندیان یەکلایی بوونەتەوە چەندیان ماوەن؟ هەستیار وشار تا ئێستا 6 دۆسی لەسەر بووە و یەکێکیان حکم دراوە بە 4 مان ئەمەش یەکێکیانە حکم دراوە بە ساڵێک 4ەکەی تری ماوە. هەر شەشەکە باخرا بەکارێنانی مۆبایلە؟ بەڵێ هەر شەشیان مادەی 2 مۆبایل بەشێکی گشتی بۆ چەندێک حکم دراوە چەند ئەبێت لە زیندانە بمێنێتەوە؟ ئەوەی بە ئێمە گەیشتۆ پێ ناچێت بۆ نزیکانە بیانەوێت هەستیار وشار جارێکی کە خۆر ببینێتەوە. زۆر باشەوە گەوەی کەەوە ئاگاداری بارودۆخی خراپی براکەتانن سکاڵاتان لەکوێ تۆمارکرا خۆت پەناتان بۆ کێ بردووە وەڵامیان چی بۆ بۆتان وەڵامی داواکارەکانی ئەویان یاوەتەوە کە بەدەم ئەم برایەتانەوە بچن هیچ شتێکی بۆ کراوە؟ لە سەرەتای ئێمە تەمیزی کەیسەکەمان کردوتەوانێ بۆ ئەوەی هیچ نەبێت کە بەر لێبوردنی گشتی ساڵی 2007 نەکەوتووە بەر لە ساسی لێبوردنی ساڵی 2007 بکەوێ لە دوای دەستی تەسی پێکردن و 2 مانگهێنان و بردننی ئایلەکەمان ئەوەشی بۆ نەکراوە و لەبەرەوە ئێمە ئیتر پەنامان بردوتە بەر ڕاگەیاندن و ڕێکخراوەکان تاوەکو ئەم کەیسەیەک لای بکرێتەوە. هیچ بەڵێنێکیان پێیان یا خۆت گەشتبینن با وەڵامەکانیان توانایە توان هیچ شتێکتان بۆ بکەن ئەم ڕێکخراوانە؟ ڕێکخراوەکان دەستیان خۆش بێت توانیویانە بەنگی ئێمە بگەێنن بەڵام لە ڕووی لایەنی دوای تەمیزکردنەوەی ئەوانی بە ئێمە گەیشتووە ئەوان نیازی هیچ جۆرە لێبوردنێکیان نییە بۆ هەستیار وشیار. پارێزەرەکەی چیاڵێ چەند پارێزەری هەیە و دوێنش کە لە بەردەم دادگایە کۆبوونەتەوە هەندێک داواکاریتان هەبوو بە تایبەتی لە ڕاپۆرتەکەی هاتبوو دایەکت باز لە سەرۆکی هەرێم و داوا لە سەرۆکی حکوومەتوەمانە دەکات هەرچەندە باوەڕنیاوان بتوان دەستێوەردان لە ئەنجومەنی دادوەری یاخۆت لە دادگای هەڵچوونەوە بکەن کەەوە تەمیزەکەتان لەوێ کردووە. ئەوەی بە ئێمە ڕاگەیاندراوە لەبەرەوەی ئەو کەیسانی کە سزا دراوە ناتوانرێت بگۆڕێت لەبەرەوە تەنیا یەک شت لێرەیە چارەسەر بێ بۆ ئەو کەیسانە لێبوردنی تایبەتیە بۆیە ئێمەش داوای ئەو بابەتەمان کردووە
و بۆ چارەسەرەکانی تریشی چارەسەر ئەوەیە کە پێویست ئەکات ئەم کەیسانەی بە شێوەیەکی بێلایەنانە ببینرێت و ئەمەش داواکاریەکانی ئێمە بۆ لە دوێنێ باوەڕتان وایە کە ستەمی لێکراوە ستەمەکە لەکوێ لێکراوە؟ بە دڵنیاییەوە ستەمی لێکراوە لەبەرەوەی هەستیار وشار یاریدەدەرێکی دادوەری بۆ 15 ساڵ خزمەتی هەبووە کەسێک نەبووە ینی کەسێکی گێرە شێوێن نەبووە بەو شێوەیە کە مامەڵەی لەگەڵا بکرێت. زۆر باشە ئێوە هیچ پەناتان بۆ لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان نەبردۆ لە یاخود دەستەی مافی مرۆڤ؟ بەڵێ کە ئێستا براکەتان لە دۆخێکی زۆر خراپایە کە شتێکتان بۆ بکەن و بتوان بەڵێ لە ڕێ ڕێکخراوەکانی شەو لە ڕێ خۆشمانەوە لیژنەی دەستی مافی مرۆڤمان تێگەیاندووە و لیژنەی پەرلەمانمان تێگەیاندووە بەڵام وەڵامی ئەوانەوە بۆ کە لەبەر ئەوەی کەیسەکە سەر بە دادگای ئەوان ناتوانن کە قەرارێک درا دووبارە تەمیزی بکەنەوە دەستکاری زۆر باشە بەڵام وەک دەزانین کە زۆربەی خەڵکی ئەوە دەزان کە دادگاکان سربەخۆنین و بەردەوام خەڵکیش قسە لەسەر دادگاکانەکەن بۆچی کەسێک دەستگیر نەکرا هۆکار چی بوو کە ئەمبرایی تۆ بەو شێوازە دەستگیرکرا لە کاتێکا کە زۆربەی خەڵکی بە شێوەیەکی ئام گلیان لە دادگاکان هەیە؟ ئەوەش بەڕاستی لە لای ئێمە جێی پرسەکە جاری وا هەیە ئێمە لە تەلەڤیزیۆنیان بینین ینی خەڵکانێکی زۆر باڵا دەست لە وڵاتەیە ئەو شانە بەکارهێنن بەڵام ئەم مامەڵەتون دەکە لەگەڵ ئەستیارە کراوە بەڕاستی ئەمە جێی پرسیارە و جێی هەڵوێستە لەسەرکردنە ئیتر ئاهی ئەوەیە کە خۆی فەرمانبەری دادگا بوو بۆینە بۆ ئەم جۆرە وشانە بەکاربهێنێ یان چی بووە ئەو ئێمە نازانین. زۆر باشە دەمێ بزانم ئەم نامەیە چییە هیچ شێوە چی تێدا باس کراوە؟ ئەمە نامەکانی هەستیار وشارە پێشمانگرتنی کە بۆ ئێمەی نردووە تیایە وردەکاری کەیسەکەی باس کردووە کە لەکوێ ناحەقی بەرامبەر کراوە و ئەو قانونانی باس کردووە کە بە پێی یاسا چونکە خۆی مافناسە ڕاستێکی ئێمە باگراوندێکی یاساییمان نییە کە چی لەگەڵ کراوە و چۆن ئەبوو ینی ئەبوو چۆن بکرێت لەم سکاڵایەنەیە. چیڵێ؟ هەستیار وشار باسی سێ شتی گەوراکە یەکەم شت ئەوەیە کە ئەبوو ئەو سکاڵانی کە لە سەرەتی بەر لێبوردنی گشتی 2007 بکەوتایە و ئەبوو ئەم کەیسەش کە هەر هیچ نەبێ سزا دراوە لە ساسی بەر لێبوردنی گشتی 2007 بکەوێت کە ئەمانە نەکەوتووە و بەپێی ئەو قانونەی کە تایە لە ساڵی 2010 هەستیاری پێ فەسڵ کراوە ناقانونی ئەو نابێت لەبەرەوەی قانونی مۆزەفین و شتە قبوڵ ناکرێت. کەواتە پێتان وایە هەموو ئەم ناحەقیانی کە بەرامبەر بە براکەتان کراوە دەستێکی لە پشتەوەی و بۆچیش هۆکارەکەی بۆ ئەبێوە بێت؟ هۆکارەکەی ڕەنگە لەبەر ئەوە بێت بۆ ترساندنی کەسی تر بێ ئێمە نازانین شتەکان ینی باگراوندی کەسێک ئێمە ناخی ناتوانین بخوێنینەوەوانە کە چیەکات و کردەوە و قسەکردنی شتێکە ناخی مرۆڤ شتێکی ترە ڕەنگە کەسێک بەکردەوە پێت بڵێ بەسەر چاودەستی دەستیت پێ بکات بەڵام لە ناخەوە شتێکی تری لێ زۆر باشە ئێستا ئەگەر هیچ کارێکی یاساییانە بۆ ئازادکردنی نەکرێت ئایا ئێوە پلانەکانتان چیە هەنگاو چیە بۆی کە هەستیار واز لە مانگرتنەکەی بێنێت وەک خۆتان ئاماژەتان پێکرد دۆخی تەندروستی بەرەو خراپتر دەڕوات؟ ئێمە وەکو خانەوادەکەی بڕیارمان ناوە کە هەموو شوێنێکی لێ تێبگەێنین و خودی خۆشمان لایەنە مافە مرۆڤ نێودەوڵەتیەکانمان لێ تێگەیاندووە و بەوەش هۆناوەسین زیاتر و زیاتر ئەو ڕێکخراوانەی دەرەوە تێگەێنین لەم بابەتە چونکە ئەمە بە تەواوەتی حەقێکی ئەکیدی هەستیار هەیە کە تایە خوراوە. هیچ هاوکاریەک دەبن ئەم ناوەندانەی نێودەوڵەتیەکان بۆ ئاسانکردن لە دۆسیەکەی هەستیارە؟ ومێدەوارین بەو شێوەیە بێت چونکە مرۆڤ دۆستی لە پێش هەموو شتێکەوەیە. خۆی ماوەی ئازادکردنی کێ ینی ئەوەندە کاتی ماوە کە ئێوە پەنا بۆ هەموو ئەم ڕێکخرا و لیژنانە ببن؟ خۆی کێشەی هەستیار لەوایە ڕاستە بە ساڵی حکم دراوەکە کاتە 2/12/2020 تەواوە بێ بەڵام ئێمە پێمان وانییە کە بەو شێوەیە بوەستنەوە بە حکمی ئەوەی ئەبینین و ئەخوێنینەوە کە چەند سکاڵایەکی لە ماوەیە هەیە بەتەمان محاکەمەی بکەن یعنی واتە نایەنەوەی هەستیار وشار بەم جوانە بێتە دەرەوانێ. زۆر باشە زۆر سپاس بۆ هاوناز وشار خوشکی هەستیار وشار سپاس بۆی کە لەگەڵماناوی. بینەرانی عزیز دیارە ئێمە دەمانەوێت لەوەی کە لە بەرامبەر ئەمەی کە ڕای لایەنی تەرەفی هەستیار وشارە وەرگرین لە هەمان کاتا ڕای دادگای سلێمان یا دادوەرە بەڕێزەکان وەرگرین بەڵام بەداخەوە وتەبێژی دادگا و دادوەرەکان نایەنە سەرخەت بۆ ئێمەی ڕۆژنامەنووس و میدیاکاریش بۆ هیوایی کە ڕوونکردنەوەی پێویست لای خۆیانەوە لەسەر دۆسیەی هەستیار وشار بدەن بۆ هەموو لایەک. وڵا بەڕێزان دەچینە لای دواتەوەری پرۆگرامەکەمان کە باز لە وەرزش و لەشتاغی دەکات بزانین وەرزش و لەشتاغی چ پەیوەندیەکانەیە کە هاوکارمان یادگار جەلال پێشکەشتانی دەکات فەرموون با پێکەوە بینەری ئەو تەوەرەیەش بین. فڵاو بینەرانی خۆشەویست من یادگار جەلال ڕاهێنەری لە ژوانی
لە بڕگەی وەرزش و تەندروستی لە بەرنامەی پەیامی ڕۆژدا هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر هۆکارەکانی توشبوون بە فەقەراتی مل و ئازارەکانی مل و هەروەها هەندێک لەو چارەسەرانەی کە دەتوانن لە ماڵەوە ئەنجامی بدەن و ببێتە هۆی چارەسەری ئەو نەخۆشیە و سوودی لێ ببینن. بەڕێزان وەک ڕوون و ئاشکرایە ئەو هۆکارانەی کە دەبنە توشبوون بەو نەخۆشیە و ئازاری مل زیاتر ئەم هۆکارانن: دانیشتنی بەردەوام و نەجوڵانی زۆر و ئەنجام نەدانی جوڵەی وەرزشی و هەروەها لاوازبوونی ماسوولکەکانی مل بەهۆی ئەنجام نەدانی جوڵەی وەرزشی و نەجوڵانی لەشەوە و یەکێکی دیکە لە هۆکارەکانی کە ئێستا هۆکارێکی زۆر باوە لە ناو خەڵکیدا بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانی وەکو مۆبایل و ئایپاد و کۆمپیوتەرە. خۆشەویستان، باسی هۆکارەکانمان کرد. یەکێک لە هۆکارەکان وتمان بەکارهێنانی ئامێری ئەلکترۆنیە وەک مۆبایل کە ئێستا زۆرینەی خەڵک بەکاری دەهێنن ڕۆژانە. بە نمونە من ئەگەر ئەم مۆبایلە بەکار بهێنم ڕۆژانە بە شێوەیەکی زۆر و بەم شێوەیە سرم بۆ خوارەوە دابنەوێنم، ئەوە زەختی زیاتر لە 20 کیلۆگرام دەکەوێتە سەر فەقەرەکانی ملم و هەر ئەوەشە دەبێتە هۆی توشبوونم بەم نەخۆشیە و توشبوونم بە فەقەراتی مل و ئازارێکی زۆر لە لەشدا دروست دەبێت. بۆیە هیوادارم وەک یەکێک لە چارەسەرەکان چارەسەرە سەرەتاییەکان بەم شێوەیە تا ئەتوانن سەرتان ڕێک بێت و بەم شێوەیە مۆبایل بەکار بهێنن و یا هەر ئامێرێکی تر کە بەکاری دێنن لە ئیشوکاری ڕۆژانەتاندا. ئێمە وتمان هەر چەند کە سەرمان دابنەوێنین بۆ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانی بە تایبەت وەکو مۆبایل کە ئێستا ڕۆژانە بەکاری دێنین، ئەوە زەختێکی زۆر دەکەوێتە سەر فەقەرەکان. بۆ نمونە ئەگەر من بەم شێوەیە مۆبایل بەکاربێنم زیاتر لە زەختی 20 کیلۆگرام زەخت دەکەوێتە سەر فەقەرەکانی ملم و هەر ئەوەشە دەبێتە هۆی توشبوون بەو نەخۆشیە. خۆشەویستان، ئەو هۆکارانەی کە زیاتر دەبنە توشبوونی ئەم نەخۆشیە و ئازاری مل دروست دەبێت لە لەشدا ئەنجام نەدانی جوڵەی وەرزشی و لاوازبوونی ماسوولکەی ملە بە شێوەیەکی گشتی و هەروەها دانیشتنی زۆرە، هەروەها وەستان بە پێوە، جگە لەوەش بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانە وەکو مۆبایل، ئایپاد و کۆمپیوتەر و هەروەها زۆر خوێندنەوە و سەردانەواندن بەسەر کتێب و نووسیندایە. بینەرانی بەڕێز، ئێمە باسی هۆکارە سەرەتاییەکانمان کرد و هۆکارە گشتیەکانی کە دەبێتە هۆی ئەم نەخۆشیە و ئێستاش هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر هەندێک لە چارەسەرە سەرەتاییەکان کە ئێوەی بەڕێز و بینەری خۆشەویست دەتوانن لە ماڵەوەش ئەنجامی بدەن و سوودی لێ ببینین بۆ چارەسەرکردنی ئازارەکانی ملتان و ئەو کەسانەی کە توش بوون بەم نەخۆشینە سوودی لێوەربگرن. خۆشەویستان، ئێستاش دەچینە لای چەند جوڵەیەک کە دەتوانن وەکو چارەسەرێک بۆ ئەو نەخۆشیە و بۆ ئازاری ملتان بەکاری بێنن و هیوادارم سوودی لێ ببینن. فەرموون بینەر بن. بینەرانی بەڕێز، جوڵەی یەکەممان دەبێت شتێکی نەرم لە ژێرمانە بێ و بەم شێوەیە پاڵ بکەوین، قاچمان کۆ دەکەینەوە بەم شێوەیە، پشتمان لەسەر عەرز، ملیشمان لەسەر عەرز، واتە مل بەرز ناکەنەوە. ئەم جوڵەیە جوان ئەنجام بدەن، 4 جار دووبارەی کەنەوە، هەر جارە و 15 تکرار ئەنجام بدەن. ئەگەر بووە هۆی ئازارێکی زۆر ئەوە دەبێت ڕای بگرن و ئەنجامی نەدەن. بەڵام ئەگەر بووە هۆی هیلاکبوون و ئازار جیایە، ئەگەر بووە هۆی هیلاکبوون ئەوە دەتوانن بەردەوام بن و کێشەی نییە، ئەوە عەزەڵەکەتان یاخود ماسوولکەی ملتان هیلاک بووە و دەتوانن بەردەوام بن. ئێستاش جوڵەکەتان پیشان دەدەین. دەستان بەم شێوەیە لە تەنیشتی خۆتانەوە دەبەنەوە بۆ پشتی سەرتان بە شێوەی هەڵقە یاخود دایرە، دەستان دەڕوات و دێتەوە و بەم شێوەیە جوڵەکە ئەنجام دەدەن.
ئازیزان ئێستا دەچینە سەر جوڵەی دووەممان. جوڵەی دووەممان هەر وەکو ئەوەی پێش و پاڵ دەکەوین قاچمان کۆ دەبێتەوە پشت و سەرمان لەسەر عەرز دەبێت واتە هیچ جوڵەیەک بە ملمان ناکەین تەنها بە دەست و شانمان. ئەم جوڵێش دەتوانین 4 جار دووبارەی بکەینەوە و هەر جاری 15 تکرار واتە هەردوو دەستەکەتان دەبێت 30 تکرار ئەنجام بدەن و ڕێستێک یاخود ئیسراحەتێک وەربگرن و جارێکی تر دووبارەیکەنەوە. یەکێکی تر لەو جوڵانەی کە دەتوانین وەکو چارەسەرێک بۆ ئازاری مل یاخود فەقەراتی مل بەکاری دێنین ئەم جوڵەیە کە دەتوانن ئەنجامی بدەن. هەوڵ بدەن کە ملتان سابت بێ واتە سەر نەجوڵێنن بەم شێوەیە و زۆر زۆریش نێنە سەرەوە کە زەخت بکەوێتە سەر فەقەرەکانی پشتان. ئازیزان یەکێکی دیکە لە جوڵەکان کە دەتوانن لە ماڵ و ئەنجامی بدەن و سوودی لێوە بگرن ئەم جوڵەیە. بەم شێوەیە دانیشن لەسەر ئەژنۆکانتان پشتان ڕێک نایچەمێننەوە ملتان نایەنە پێشەوە خواری ناکەن ینی بەم شێوەیە ڕێک دەبێ ملتان بەناو لەپی دەستان دەست دەخەنە سەر تەوێڵتان و زەخت دەکەن بۆ پێشەوە بەسەرتان بە دەستان ڕای دەگرن واتە بەم شێوەیە کە ئەیبینن زەخت دەکەن بەسەرتان بۆ پێشەوە بەڵام بە دەست ڕای دەگرن دەتوانن 10 چرکە بۆ 15 چرکە ئەم جوڵەیە ئەنجام بدەن و دوجار ئیسراحەتێک بکەن و بۆ ماوەی 5 جار دووبارەی بکەنەوە. ئازیزان هەمان جوڵەی کە ئێستا باسمان کرد لە پێشەوە ئەنجام درا لە دوای 4 جار یاخود 5 جار دووبارە بوونەوە هەر جارەی وتمان 10 چرکە ئەگەر ئازارتان نەبوو 15 چرکە دوجار لە لای تەنیشتەکانیشەوە ئەنجامی دەدەن لای ڕاست لای چەپ هەروەها لە پشتی سەرەوە فەرموون بینەربن. بەم شێوەیە زەخت دەکەن لە ملتان هەر جارە و بۆ ئەو لایەی کە دەستان لەسەری داناوە و بە دەستان ڕای دەگرن. 1001 1002 1003 1004 1005 1006 1007 1008 1009 1010 بەم شێوەیە ئەنجامی دەدەن و ڕێستێک ئیسراحەتێک وەردەگرن و دووبارەی دەکەن. یەکێکی تر لەو جوڵانەی کە دەتوانن سوودی لێوەربگرن ئەم جوڵەیە کە بەم شێوەیە لەسەر دەست و لەسەر ئەژنۆکان دەوەستن و بە جوڵانی ملتان بۆ خوارەوە بۆ لاتەنیشتەکان و بۆ پشتەوە دەتوانن ئەنجامی بدەن. فەرموون بینەرمان بن. جوڵەی یەکەممان بەم شێوەیە سەرت بۆ خوارەوە دەبێت و دەیهێنیتەوە تا ملت ڕێک دەبێتەوە واتە زۆر نایهێنیتە سەرەوە و ملت ناخی بە پشتە. بەم شێوەیە 10 جار دووبارەی دەکەیتەوە ئیسراحەت دەکەیت و 4 دەی دەڕۆی. هەر بەم شێوەیە دەوەستن و جوڵەی دووەمتان بۆ لاتەنیشتەکان دەبێت واتە 10 جار بۆ لای چەپ جوڵەکە ئەنجام دەدەن
دوا جاری سراحەتێک وەردەگرن و 4 جار دووبارەی دەکەنەوە و لە دوای ئەوە جوڵەکە دەگۆڕن بۆ لای ڕاست. لە دوای هەردوو لا تەنیشتەکان جوڵەکە دەگۆڕین بۆ پشتەوە. بەم شێوەیە تەواو ملمان دەبێنە سەرەوە و دەهێنینەوە تا خودسەرمان ڕێک دەبێتەوە. ئازیزان هیوادارم ئەوەی کە لەم بڕگەیە باسمان کرد هەم لە هۆکارەکان و هەم لە چارەسەرەکان سوودتان لێوەرگرتی بێت و ببێتە جێ ڕەزامەندی ئێوەی خۆشەویست. هەروەها ئەمەوێ ئەوەش باس بکەم کە ئەو جوڵانەی کە باسمان کرد ئەو کەسانەی کە ئەنجامیاندا و لە کاتی جوڵەکەیە ئازاری زۆریان بۆ دروست بوو دەبێ ئەو جوڵەیە ڕابگرن و بچنە سەر جوڵەیەک کە ئازاریان بۆ دروست نەکا و هەروەها پەلەشتان نەبێ لە چارەسەرکردندا واتە ئەمە بە ڕۆژ و دوو ڕۆژ چارەسەر نابێ. هیوادارم کە سەبرتان هەبێ و بەردەوام بن لەسەری بۆ ماوەی مانگێک یاخود 2 مانگ ئەو کاتە ئیشەڵا نەتیجەکەی ئەبینن و سوودی لێوەردەگرن. تا بڕگەیەکی تر و دیدارێکی تر ماڵ ئاوا و خواتان لەگەڵ. بینەرانی عزیز بۆ هیوایی کە سووتان لە بڕگەی وەرزش و لە شتاغی بینی بێت کە هەفتانە یادگار جەلال لەمە و بەدووە پێشکەشمان دەکات و هەوڵ دەدەین هەموو ڕۆژێکیش لە هەموو هەفتەیەکیش لە ڕۆژانی چوارشەمە یاخود پێنجشەمە پێشکەشتان دەکەین. دەچینە لای فیچەرێک کە یا ڤیتیەک کە پامێرمان ڕێنەزەر سەران بۆی ئامادەکردین لە یەکێک لە گوندەکانی قەندیل بناری قەندیل کە شەوانی زستان چۆن تێدەپەڕێن. با پێکەوە بینەری ئەو ڤیتیە بین. شەوە ساردەکانی زستان تەنها بە موحیبەت و خۆشی کۆبوونەوە کۆمەڵاتیەکان گەرم دەبنەوە. هەرچەندە ئێستا تیڤی و تەکنەلۆژیا و مۆبایلی زیرەک جێگای قسە و باسی نێوان خزم و کەس و کار و دراوسەی گرتووەتەوە، بەڵام هێشتا لە زۆرێک لە ناوچەکانی کوردستان کۆبوونەوە کۆمەڵاتیەکان و شەوچەرە و یاریە زستانیەکان هۆکاری سەرەکی پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانن. ئەم بیستمەدەم فەرشی زۆر هەمووان لە دەوری یەک و لا دیوەخانەیەک کۆ دەبنەوە، براو ئامۆزا و خاڵۆزا و پورزاکان و زۆر جاریش هیچی یەکدینین، بەڵام گەرمی موحیبەت هاونشینی کردوون و شەوچەرەکانی زستان کۆی کردوونەتەوە. زمانی قەدیم تەلەڤیزیۆن نەبووە، کارەبا نەبووە، خەڵک گۆڕەش بوو لەبەر چرایە دانیشتە. ئەوە لادێ گوندی مەسەلەی گوندان گوند جوایزی زۆر واگەڵ شاری. ئەگە دانیشتێ لە وەڕەزی دانیشتینە و خەڵک شەوانەیە هە بردە سەرێ بە قەرامستانە و بە دۆمینە و بە یاریکردنی ئیم زەمانی. جا شەوچەلەشاندانایە و شەوچەلیان خواردە. هیچ دیوەخانێک تا شەوچەرەکەی دڵی میوانەکانی نەگرێت چۆڵ نابێت. بەروبوومە خۆمەڵیەکانی هاوین لا هەنجیر و هەنار و گوێز و تو و مێوش بەدەستی پورە خەدیجە وشک کراونەتەوە و مەجلیسەکانی زستانی پێگەرم دەکاتەوە. ئیشک بوونەوە بە دۆشا و ڕوون
خۆشیانەکەین ئەوە هەنجیرە ڕەشێ و ئیزەردی شێ شڵەشەیە شڵە نەوەکی دیکەیە نەڕەشە نەزەردە بۆرە ڕەنگی بۆرە ئەو هەنجیری شڵی پێڵێن ئەوە هەنجیری ڕەشی پێڵێن ئەوە زەردی پێ ئەڵێن ئەجاوە لە هاوینان بڵێن لێکەین و لەبەر تای هەڵدەخەین تا ئیشکەبی ئەگەر ئیشک بوو دەهینەوە دووبارە جارێکی دی خۆشیەکەین بەڕون و دۆشاوی ئەوجا هەڵی دەخەینەوە تا تۆزەگەشتکەوی و هەڵیگرین بۆ ئەستانێ و شەوت سەلە و بڵێن بۆ میوانشتی دەئەنین ئەوە تۆڕەقەیە ئەو شایبنەوی توە باسی ئەو تۆم بۆ بکات چۆن ئامادە دەکرێت ئەوە ئەو تۆ لێکەینەوە هەندە کەس بەدەست دێکات هەندە کەس لێگەر تا من توێ بەخۆی ئیشکەبی خڕیانەکەینەوە کۆنکردنەوە هەریا خانیانەکەین و ئاشتیان پێوەیان لە بەستانی هەریانەگرین و ستانی بە شەوت سەلیاندانی ئەوە دوو ئەوە سێ ئەوە چوار ئەوە پێنج ئەوە شەش ئاسۆ ئەوەش با بوو ئەوە عەوت لا دیوەخانەکەدا لە قسەی خۆش و شەوچەرە و ئیدی کاتی یاریە کوردەواریەکانە هەمووان دەبنە دەستە و تا درنگانی شەو سەرقاڵی یاریکردن دەبن دوور لە تیڤی و تەکنەلۆژیا گەنجانی شازیادر خەریکی ئەنتەرنێت و یاری ئەلکترۆنیەکان و سەردانی کافتریا و شوێنەکان ئەو شوێنە دەکەن بە شتانەوە خامەژڕۆ بەڵام لێرە زیاتر بەو یاریانە خۆ مەشغوڵ دەکەین و کات خۆیان بەڕێ دەکەین جیاوازی نابوونی شار ئەو پەیوەندی کۆمەڵایەتی لێک نزیک کات ئێستا لە شار توانای تەلەفۆنێ بۆ کابراەکەن یان ڕیسالێکی بۆ نێر لێرەوانیە لێرە سەردانیەکەن شەوانە بەسەریەکەوە دووسێ هاوڕێک پێکەوە کۆبنەوە شەوچەرە یەکێکە لە نەریتە دێرینەکانی کوردەواری کە لە شەوانی درێژی ساردی زستان ساز دەکرێت لە ناوچە جیاجەکانی کوردستان بە شێوازی جیاواز بەڕێوە دەچێت گوتنشینان شەوێکی پڕ لە تام و چێش لەگەڵ خواردن و یاریە کوردەواریەکان بەسەر دەبەن و ئێستاش لە زۆر شوێن و ناوچەدا بەهۆی تەکنەلۆژیاوە نادیوەخانەکانی جاران ماونەتەوە و ناگەرم و گوڕی خزمایەتی و بەخشینی محیبەت ڕێناز ئەرسەلان لە دەڤەری ڕاپەڕینەوە تایبەت بە پەیامی ڕۆژ پرۆگرامی ئەمڕۆژمان بەم شێوازە بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیگە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.